من سێ کچم هەیە، کچەکانم نابیستن. بە ئیرادەی خوای گەورە ئیتر خوای گەورە ویستی وا لەسەر بووە، دەمارێک لە مێشکیانە دروست نەبوو و گوێیان لە قسە نابێ. لە ڕێگەی ئەمەلیاتێکمان بۆ شەوگار کرد کچە گەورەکەم لە 2010 لە ڕێی جیازێکەوە کە لە ناو مێشکەوەدایاننا کە پێڵێن زەرئی کەوەقع ئەو زەرعیان بۆی کرد. منش ئەم برد لە مانگێکە 8 جار بۆ سلێمانی بۆ نەخۆشخانەی مناڵپارێز لێ دکتۆرێکی لێبوو ڕاهێنان و فێرەخسەیانی ئەکرد. لێنانە شتێک زۆر سرنجی منی ڕاکێشە. من بە دکتۆرەکەمت وتم کاک دکتۆر ئەم مناڵی من فێرەخسە نابێ. پێیوتم گوتی چۆن فێرەخسە نابێ؟ دامی نیشاند و قسەی لەگەڵا کردم گوتی من 5 ڕۆژ ڕاهێنانم بەم مناڵانە کردووە خەریکە فێر ئەبن، تو چۆن ئەڵێی فێر نابن؟ من ماوەی 6 مانگ ڕاهێنان بە سەگێک ئەەکەم. ئەم سەگە من پێی ئەڵێم چی شتێکم ئەوێ بڕۆ بۆم بێنە، ئەچێ بەس بە ئیشارەت و بەین ئەچێ بۆ مێنێ. ئەم مناڵانە ئەقلیان هەیە کە مادام ئەقلیانە بۆ فێری هەموو قسەیەک و هەموو جوڵە و هینێک ئەبن. منش ئەو شتە چووە دڵ و مێشک و جەستەمەوە. هاتمەوە لە ماڵەوە وعدم بەخوای گەورە و بە خۆمدا وتم ئەبێ من ئەم مناڵانەی خۆم فێرە قسە بکەم. دوای 6 مانگی پێچ و ڕۆشتمەوە بۆ عینەن بۆ مناڵپارێز. لێنانە گوتم کاک دکتۆر تۆزانی من کچەکانی ترم لە ماڵەوە فێرە قسە بوونە؟ لێنانە پێمی وتی چۆن؟ گوتم بەرەوەڵا. گوتی دە باشە بۆم بێنە با بیان بینم. کە بینیتی زۆر سەرچام بوو. گوتی من تەسەورم ناکرە مناڵانەوە فێر بن. وڵایی باشە زۆر بە چاکی فێریانت کردووە لێ دەستخۆشی لێ کرد. وێستاوە وەستاوە ئەو کاتەوە گێستا نەبوو، کاروباری ڕۆژانەمان قرس بوو، سیروان هەر کرێکاری ئەکرد. یعنی لە خانوویە کابین بڕواکە خانۆکەمان یعنی شەو هەتا بەیانی ئەترسانەمانگو بەسەرمان ئاڕوخێ لەبەرەوەی زۆر خراپ بوو. باری داراییمان زۆر باش نەبوو. بڕواکە ڕۆژانە ئەڕۆیشتم، ڕۆژی وا بە ساعت 7 بەیانی ئەڕۆیشتم، ساعت 3 پاژنیوەڕۆ هاتمەوە وەڵڵاهی دەبێت ئاوم نەئەکڕی لەبەرەوەی ئەموت با پارەکەم بەشی کرێی سیارەکەم بکە. سا لە چەند شوێن ئەڵەمە مناڵانەی من قساکەن پێی سەرسامن. وەڵی بردم بۆ سلێمانی فەحسیان بۆ کرد. دکتۆرەکە سەری باداکتم دکتۆر تخوا بۆ واکەی. گوتی وەڵی موعجیزەیە ئەم مناڵانە کە قسە ئەکەن، زۆر موعجیزەیەکی سەیرە. ئاستی بیستنیان لەو ئاستانیە کە قسە بکەن و حاڵی بوونیانە بێ. گوتم کاک دکتۆر ئەم مناڵانەی من لە ڕێگەی جوڵەی دەمەوە قسە ئەکەن، بەس جوڵە و حرەکەی دەمت ببینن قسە ئەکەن. شەوگار لە خوای گەورە بە زیاد بێ بۆ ئینگلیزی لێنانە دکتۆرجەی لە ڕێگەی وەست ئاپەوە لێنانە بە خۆی بە نووسین بۆی ئەنێریە و شەوگارش لێرانەوە جوابی ئەداتەوە و خۆی هینەکەیدا پێمان گوتی هەر کاتێ هەر کێشەیە هەر گرفتێکتان هەبوو لە ڕێگەی خۆمەوە قسەم لەگەڵا بکەن. لەخوا بە زیاد بێ شەوگار بۆ ئینگلیزی بۆ کورد عەرەبی زۆر باشە. زۆر دەداخۆنم لە دایما ئەکۆنم بەدماتان چێبن ناتوانم بیخۆڵم دامێشم زۆر چاڵەخە ڕۆژم بۆ بەیماکەم جەمنەمان زۆر ئازارم لە بەچیکانی کێنی کار زۆر ئەتما وێنە ئەتما ئیجمانم زۆر وێنە ئەکۆنم با وێنە بێشم تا باشە تا باش. ئەگەڵ جیازان لە جۆ بێ باشن جیازەکەشیان لە جۆ نەبێت بەخوا خانەکە لایشی بڕمێن ئاغان لێن ئارەوە. وەڵڵاهی داواکاریمانەوەیە شەوگارم خوێندنی تەواو کردو بەشی کارگێڕی کار دەستی وێنەکێشانی هەیە لەلایەنی وێنەکێشانەوە زۆر سەرکەوتووە. ئیتر ئەگە لایەنی پەیوەندیدار شتێکی بۆ بکەن لە ڕێگەی دامەزراندنێکەوە لە ڕێگەی یارمەتیدانێکەوە بۆیان بکەن و هەلێکی کاریان بۆ بڕەخسێن و بۆ خوان ئیش و کاری خۆیان هەبێ و